بەرمیلێ کورە لە وڵاتی ئێمە لەم کوێسان زەمینە بە 3 بەرمیل 4 بەرمیل دەرناچی بە ساقە بم نەوت وەرگرم بە 103,000 و نیوە بەرمیلیش دەنگیانەوە بۆ کەسانی کە بچنە سەر و کورسی و ئێستاوان بڕیار بن یەک بەرمیل نەوتیان بۆ 100,000 دینار و 200,000 نارێن لێ ئێسن سەیری وڵاتی ئێران کە حەساری لەسەرەوە ئەوە بەرمیلێک نەوت بە 50,000 تمەنی ئێرانیە بۆ خۆیان کەی قانونە ئەوە لە 50,000 و یەکسەر بیکەی بە 100,000 بەرمیلێ کورە لەم وڵاتی ئێمە لەم کوێسان زەمینە بە 3 بەرمیل 4 بەرمیل دەرناچی بە ساقە بم ساڵان ئێمە 3 تراکتۆر 4 تراکتۆر دارمان ئەبڕی ئەمانێنە تا بە هەر بەشی نەکردین ئەمە چییە ئیترە بێت دەست پێوەگری شەو زۆپاکات کوژێنی تۆ بە تاریبەی بە خۆتا تا بەیانی ئەگینا بتەوێ ئاگر گڕێنی بە 6 بەرمیلیش دەرناچی بۆچی عێراق ئێمە شیعەیە بۆ ئەڵێ ئەم بە 30,000 بۆ ئەمان کە کوردەکەی خۆمانن بە ئێمە ئەڵێن بە 103,000 بۆ لەبەرچی ها دەخەڵکی ژەو نەوتێن ناوێ و ماڵیان ئاوا بێ بۆ خۆیان و بڕۆن بیفرۆشن و لە خارج لە وڵاتەکان بە 80 دۆلارە لێرە ئەیەن بە ئێمە بە 100 دۆلار نەوەڵا ئامادە نیم لە پشی 50,000 وەریگرم نەوت وەرگرم بە 103,000 و نیوە بەرمیلیش نەوەڵا ئەمە نەق قانونە و نە حەقە و نەهیچ لەوانەیە کەسانێکی وەکو من گەنجم توانای کارکردنم هەبێت توانای هەڵسوورانی ئەو پارەیەم هەبێت بەڵام بە سەدانی تر لەم شارەیە هەیە سەیری دەستگا خێرخوازیەکان کە سەیری ئەو کار و چالاکیانەکە کە لەم شارەیە ئەکرێت هاوکاری کەسانی کەم دەرامەت ئەکرێت بچن سەردانیان کەن ئەنجازانن کە ئەم پارەیە چەند زۆرە لەسەر شانی ئەوان لەسەر ئەو کەسانەی کە دەنگیانەوە بۆ کەسانی کە بچنە سەر و کورسی و ئێستاوان بڕیار بن یەک بەرمیل نەوتیان بۆ 100,000 دینار و 200,000 نارێن لێ ئێسن ئەمە عیبەیە شوورەیە وەک وایە من کیلویە تەماتە بۆم بۆ ماڵەوە بۆ مناڵەکانم بەڵام 500 دینارم بن و یاخود 1000 دینارم بن و لەبەرەوەی تەماتە لە بازار بە 1000 من 500 لێ وەرەگرمەوە سەیری وڵاتی ئێران کە حەساری لەسەرەوە ئەوە بەرمیلێک نەوت بە 50,000 تمەنی ئێرانیە بۆ خۆیان ئەگەر بە حرسەوەری بگرن و ئەگەر لە بازاری ڕۆژای بیکڕن بە 150,000 تمەنە و حکوومەتی عێراقی کە با بڵێن بەوتەی خۆیان دراوسەی باشوورمانە نەوت بە سیعرێکی زۆر هەرزان ئەدا بە هاوڵاتەکان و نەوتە غازەوە هەموو سوتەمەنەکان کە لە بەنزینەوە بیگری ئەمە نازام ئەم کۆمپانیانە چیان ئەوێت لەم میلەتە بەرمیلێک نەوت بە 103,000 دینار دڵنیابە لەوەی کە لە 120 ئێستەی خەڵکی پێنجن لەبەرەوەی 100,000ەکەی پێ نییە مەجبور نەوتەکەی ئەدا بە 50,000 دینار و 50,000 نارەکە لە شتێکی ترە خەرج ئەکاوە لە زستانە ئەبێ مناڵەکانی لەبەر سەرمایە هەڵ لەرزنیە ئەوە تا بێ پەنا بنەبەر کارەبا و بەکارهێنانی هیتر بەداخەوە یعنی ئەم حکوومەتە بە هەموو شێوەیەک خەریکی ڕوتانەوەی میلەتە کۆی ئەەکەنەوە دڵیان بە وڵاتەکە خۆش نییە تایە دابنیشن لەبەرەوە محاولاکەن لە کەمترین کاتا زۆرترین سەروەت بە خۆیان کۆکەنەوە لەگە خۆیان هەچ کاتێک ڕۆشتن بیبن نۆتە بە 100,000 نەوەڵام من وەکو خۆم ئەڵێم وەری ناگری نامانەیە بۆ ساڵێ کەی قانونە ئەوە لە 50,000 و یەکسەر بیکەی بە 100,000 وەڵام بۆ ئەو گرانکراوە وەکو سزازانی ئەم هاوڵاتیانە خەڵک سزادەن ئێنا بۆچی گرانەکەن ئەو نۆتە خۆیان ئەیفرۆشن بۆ دەرەوە بە 5 دلار 6 دلار لەوەش کەمتر گەیشتە بە ئێمەڵێن بۆ ئەیدەن بە ئێمە بەونە وەڵام هەموو ماڵە ئەگە یەک تەرخێزانش بە پێویستی بە 3 بەرمیل نەوت دەبێت لانی کەم 3 بەرمیل بۆ 6 بەرمیل نەوت ئەدەوێت ماڵ هەیە 3 ژوور 4 ئاوریە گەڕێت